تەماشاوانانی بەرنامەی کورد کەنەکشن ئەم کاتە و هەموو کاتێکتان بەخێر. من محتەبەر شێوانی بۆ ئەم هەفتەیەش بەرنامەکە پێشکەش دەکەم لە بڕی هاوکارم دەخیلی شەمۆ. با دەست پێ بکەین. لەشکری تورکیا دەسەڵاتی پەرلەمانی وەرگرت بۆ جێگیربوون لە ناوخاچی عێراق و سووریا. سەرکۆماری عێراق دەڵێتن دڕندەی ملیتانەکان کارێکی وای کردووە ئەو لایەنانەی لە هەرێمەکان ناکۆک بوون ئێستا یەک بگرن. و هەروەها ڕێگایەکی نوێ بۆ دۆزینەوەی شێرپەنجەی قۆڵۆن تاقی دەکرێتەوە. ئێستا کە لەشکری تورکیا ئیزنی پەرلەمانی وڵاتی وەرگرت بۆ جێگیربوون لە خاکی عێراق و هەروەها لە سووریا، کوردەکان نیگەرانیان دەربڕیوە کە ئەگەر تورکیا بەتەنیا بێتە ئەم شوێنانە چی ڕوودەدات. پامنێری دەنجی ئەمریکا زانا عومەر لە قامیشلو ئەم راپۆرتەی ناردووە. Oy sayısı 396. Parlamenta Tirkiye bi 298 denga mav dide hükümeti golê dijî komên tunduraw destwardaneke leşkerî li Bakurê Sûriye û Iraqê de bike. Li Rojavayê Kurdistanê helwesta tevgera siyasî bi her du baskên xwe NKS û Rêveberiya Xweseriya Demokratîk ji bo dengê Amerîka helwest û gumanên xwe diyar kirin. Rêveberiya Xweser li ser zimanê Dr. Abdülkerim Umer berdevkê Wîzareta Karûbarê Derve ya Kantona Cezîrê helwesta rêveberiyê wisa şirove dike. شخوادر مسؤوليات تركيا وبيارا برلمان تركيا وقضية اللي في الدولة تركيا بيرد وبيجي المقرنية ليه ما ترباص من سرخاكا وجافاي كردستان قبل ناكل حساسية في مسألة هيا برجو الدين تركاهنا أو سنيتها دستلاتاري وقطوانية تركا عن التوقعنا كلها أول برجع بيمه شغله شيء ما أف للنخا ما كان لاحظ إنه بتويل كان كان أجيب. أنا كسي لسر زمان أندام سروقاتية أنا كسي مصطفى مشايخ قبول كرنا أنجمان اجتماعي كردي لسر درباسبونا ارتشا تركي دباكوري سوري ده بمرجع جونه بتنا خبه جريد ده ودفابه دناوا ارتشكه ji koalisyona navnetewî debe. Ev hinekî metrasînekê şêdikê got wextê ew bi tena xwe bi vî karî rabî. Lê wextê got di nav hêzê navdewletî de bê bi rastî em ê hinekî cihê cihê rehetîkê me re çêbê lê alel qel wê ev hêzê dî wê wek erebî dibêjin semam eman bêjî ji me re û li cem me jî kê wê dilê me jî kevê cihê de got inu ew şofîniya ew aqiliya Tirkî ya Toranî ya Kemalî wê careke dî dûbara nebe ser serên welatê me Kurd. Biryara Türkiye hatiye standın drawşekê de got Daeş li ber deriyê Kubaniyê. Li alîkî din PKK gefan li Tirkî dixwe got Kubanê ket tê wateya got bidawîkirina prosaya aştiyê. Li alîkî din hin çavdêrên siyasî dibêjin got heger artêşa Tirkî bi tena xwe derbasî Bakurê Sûrî bibe dibe got piştî 4 salan ji alûziya Sûrî cara yekê helwesteke netewî Kurdî li hember xwe bibîne. Wê demê derî li ser pir rewşan vebe ne tenê li Sûrî lê li nava Tirkî bixwe jî. Ji bo dengê Amerîka زانا عمر قامشلو. حکوومەتی ئوسترالیا ڕایگەیاندووە کە بەهێزی تایبەتی و هەروەها فڕۆکە جەنجەکانی بەشداری لە شەڕ بە دژی داعش لە عێراق دەکات. سەرۆکوەزیری ئوسترالیا ڕای دەگەیەنێن لەشکری وڵاتەکەی دەبنە بەشێک لەو هاوپەیمانێتی شەڕی دژی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی دەکات لە عێراقدا. îro hikûmetê destûr da herîşên asmanî di Iraqê da li gora daxwaza hikûmeta Iraqî û ji bo piştevaniya wê. Dîsan ji bo dokûmentkirina yasayî hikûmetê destûr daye hinartina hêzên taybetên Avustralya ji bo Iraqê bi mebesta rahênan û alîkariya hêzên Iraqî. Cabinet has authorised the deployment of Australian special forces. ئەم بڕیارەی ئوسترالیا تەنیا یەک ڕۆژ پاش بڕیاری یاسادانەرانی تورکیا بۆ ڕێگەدان بە لەشکری تورکیا تا بچنە ناو عێراق و سووریاشەوە. هەروەها یاسادانەران ڕێگەشیان داوە هێزەبیانیەکان لە تورکیاوە ئۆپەراسیۆنی خۆیان دژی داعش بکەن. IŞİD'in Türkiye-Suriye sınırına بربەڵاوبوونا ملیتانên ئیسلامی لە هەرێمê 37 کیلومتران ji Sûrê Tirkiya digel Sûriya cihê gora Silêmanşah xetterek diyar e û gefeya li ser parastina meya niştîmanî. Mezarê Silêmanşah nahê cudakirin ji erdê me û parastina wî erkê dewletê ye. Komara Tirkiya dûdil nabe di cêbicêkirina wê berpirsiyariyê de. hiçbir tereddüt göstermeyecektir. لەم چەند هەفتەیە ڕابردوودا فشارەکان لەسەر تورکیا زۆر بوون هاوکاتی شەڕی داعش دژی جەنگاوەرانی کورد لە سووریادا لە شاری کۆبانی. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانێتی ژمارەی وڵات دەکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڕێکخراوە.
وهاش چاوەڕوان دەکرێت ژەنەڕاڵ جۆن ئاڵن نێردراوی ئەمریکا بۆ هاوپەیمانێتی دژی دەوڵەتی ئیسلامی سەردانی تورکیا بکە. ژەنەڕاڵ ئالن ڕۆژی پێنجشەممە سەردانێکی بۆ عێراق دەست پێ کردووە. ڕەوشی کوردەکانی ڕۆژاوا پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەروەها بارودۆخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ڕۆڵی ئەمریکا لەو هەرێمە نەئارامەدا چەند تەوەرێک بوون کە هاتنە بەرباس و گفتوگۆی چەند شارەزایەک بەشدار بوون لە کۆنفرانسی ساڵانەی هەدەف کە لە واشنگتن بەڕێوەچوون. هاوسەرۆشی پەیەدا بەڕێز ساڵح مسلم بە ڕێگای سکایپ تێیدا بەشدار بوو. ئەو بە ئامادەبوانی کورد تا ئێستا داوایان لە کۆمەلگای نێونەتەوەی کردووە بە هاواری کۆبانەوە بچن، بەڵام وەڵامیان نەبیستووە. هاوکارم خالید فتاح لەوێ بوو. نونەراتیا پارتیا گەلێن دیموکرات هەدەپە کۆنفرانسا خویا ساڵانە لە نەشنال پرێس کلاب لە واشنگتنا پایتەختێ وڵاتên ئێگرتێن ئەمریکا لە ژێرناوێ ڕاستیانی یا کوردان لە ڕۆژهەڵاتا ناوین بە پشکداریya hejmareka zora kesayetiyên siyasî û civakiyên Kurd û biyanî hate pêkînan. Konferans ji hejmareka tewera pêk dihat. Rewşa Kurdan li Sûriye tewereka konferansî bû. Koronî xiste ser dest û darê nihayê herêma Kurdan li Sûriye û her wesa şerê devera Kubanê. Hevserokê peyeda Salih Muslim bi riya Skypê pişikdarî li konferansî da kir û got rewşa Kubanê zehmet e. Me daxwaz ji welatên êgirtên Amerîka û NATO û êketiya Ewropa kir alîkariya hêzên YPK bikin lê heta niha çi bersif nebûyne. û civata niştimaniya Kurdên Sûriye pênasînê bi desthelata xweseriya Rojava nekirîne û nebûyne behrek ji berxwedana gel. Li demê hêzên YPG rêkeftineka berevaniyê li gel Volkana Fırat pêkîna ye. بله مرکفتن لگل هیزن لسر عرده لدار خستن بناوی ولکانا فرات جبر کوان پیناسینا خواه به پیشکتنن لحرمن کردان بویی کرن لجواتا نشتمانی کردیل سوری او تانها پیناسین بریوبری خسری ناکه او نه آمادن ده تشتین پیشکتی ده بشدار بن از باورم کسن هنه دخوازن بندان لپیشوی اکید آواکن ام بخیرهاتنا واندکن کو بین و بروانی مالبات و آخا خواه بکن. صالح مسلم داخواز کرد ببته بهرک جبروکا شری یا نفنتوی دجی داعش جبرکو افروشه ترزدار نبتنی بو کردان لبو هرمه و بولاتن ایگرتین امریکا و ایکتیا اوروپا. بواجوا آشتی لناوبرا پکک و حکومتا اک پارتی تورکادیا کنفرانسی بو. هفسروکه هدف صلاح الدین دمرتاج گوت بواجوا آشتیه تکلیه کاراستا و خوب روشا نها یاروش آوا و هیا و باندوره لسر سیاست نافخویا ترکیه دکت. دمرتاج گوت بتنی چک سوک د دست شربانین کردین یبکه دا هنه حتی کو هزن پشمرگجی چکین گران د دست واندانین لدمه چک گرانی امریکی و روسی د دست چکدارین داعش دایه گل داویه گف لسر پاراستنا ترکیه لدمه چه جاران کرد نبوینه گف لسر دولتا ترکیه. دوی خلکی ترکیه بزانه که کرد جبو وان نگفتن بله گفت او داعش و پشتگیرین داعش. بهرکا کنفرانسی پیوندی به پرسن آلوزین کمانی نتوی اولی لعراق و سوریه هبون و بدرجهی بحثی جینوسایت ایزدیان یا شنگاله و داخوازا پیک اینانا دورین خوسری بو کمانیان هاتا کرن. هرچند ابراهیم مسکی شارزای سیاسی ایکتین امریکیان سریاک گونونراتیا سریان و کلدان و آشوریان دکت بخو آمادن بود کنفرانسی دا لگوتاراوی جلای اکجه اندام و هاتا خواندن و داخوازا پاراستنا نفنتوی بو کمانیان لسوریا و عراقی کرد. دەبێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا بژارەی سیاسیان هەبێت جگە لە پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندی لە عێراق. هەر بۆیە بەردەوامبوونی دوو ئاراستەی سیاسی ئەمریکا و یەکێتی ئەوروپا گرنگە. داوا لە ئەمریکا و ئەوروپا دەکەین درێژە بدەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر جگە لە پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا. هەروەها لە پێشهاتیەکی نوێدا ئێزیدی و کریستان و ئاشور و کلدانەکان بۆ یەکەم جار لە مێژوودا بە ئەمانجی سەدنەوەی خاکەکانیان چەکیان هەڵگرتووە. هێرشا چەکدارên داعش bi ser Mosulê hejmareka zûra xelkê û ji wan êzidî û Kristyan naçar kirin rûyê xwe bikine herêma Kurdistanê. Ji bilî hejmareka zûra penaberên Sûrî ew ên ji şerê navxwîyê Sûriye welatê xwe bicihêlan. Karwanzêbarî Cêgirê Demî yê nûneratiya hikûmeta herêma Kurdistanê li Washington got milyonek û 400,000 penaber ji Bakur û Başûrê Iraqê û ji Sûriye li herêma Kurdistanê akincî bûne ku bargiraniyeke li ser hemû buharên jiyanê li herêma Kurdistanê.
بە کورتی کاروان زێباری گوت هەرێما کوردستانê bi alîkariya hevpeymaniyê nefneteweyî wê Daeş bişkênet û deverên êzidî û krîstiyanan bi alîkariya civaka nefnetewî biparêzitin û dubare bêne avedan kirin û bi pêkînana yekînên çekdar ji êzidiyan û krîstiyanan da deverên xwe biparêzin. Lê hikûmeta Herêma Kurdistanê ya berpirsiyar ji parastina hemû welatiyan wijwana kêmaniyên neteweyî olî bêşiyan bû beramber hêrişa çekdarên Daeş li Şingalê û deşta Mosul. ما واشنطن هایدار کرد ما بغدا هایدار کرد واشنطن تگهشت لی بغدا تنگهشت واشنطن هولدا کو بهلا مالکی هزکی بشینه در دورا موسل دا کو ایریشن داعش وگرینه لی مالکی گوت نا خمناکه از ویکی کنترل بکم و دما کو واشنطن ناس کرد کو مالکی تشتکی ناکه او هات جم سروک بارزانی دا پیشمرگیان بشینه سروک برزانی او یک پجراند جبر کووی ناس کر کو دما موسل بکوه دست داعش او ببا گفتکی لسر هریما وانجی واشنطن وگریه و جمالی کی را گوت وای و پیشمرگه بچن موسل لی مالکی جاره کدن گوت نا از وی کی رابن کاروان زیباری گوت چکی گرانی داعشه او ji Mosul bi destê wana keftî bandor li ser hevsengiya hêzê li ger pêşmerga hebû. سەرکۆماری عێراق فواد محسووم دەڵێت درڕندەیی داعش بۆتە هۆی ئەوە ئەو لایەنانەی جاران لە هەرێم ناکۆک بوون بگەنەیەک. دکتۆر فواد محسووم لە گفتوگۆیەکی تایبەتی دەگەڵ دەنجی ئەمریکا هەروەها کوتیشی ئەو سونانەی کە پێشتر پشتیوانیان لە داعش کردبوو هەروە دێن و لێی دەبنەوە. ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی پەلاماری کورد مەسیحی ئێزیدی و مسلمانی شیعە و خەڵکانی دیکەیان داوە کەوا کۆس بن لە بەردەمی. باوەڕی گشتی ئەوەیە ئەو کۆمەڵە ڕێبەرایەتی و پشتیوانی دەکرێن لەلایەن ئەو مسلمانە سونیانەی کەوا ناڕازین و سەردەمێک حکومی عێراقیان دەکرد بەڵام لەلایەن حکوومەتی زۆرینەی شیعەی سەرەکوەزیری پێشوو نووری مالیچیەوە دوورە پرێزکران. سەرۆکی عێراقی دەڵێت ئەو پشتیوانیەی کە لە هەوڵدا لەو کۆمەڵە دەکرا ئێستا نەماوە. سیاسەکانان هەمویان دژ بە داعشن چونکە دەزانن داعش وەنیە هی سون نەبێ. داعش ئەوڕۆ دژ بە کورد دژ بە مەسیحی ئێزدی ئەوانە بە شیعە بەڵام لەو شوێنانەی کە ئەهلی سوننە و خەڵکی سەر بە سوننە ئەوانش ئێستا کەوتونەتە نیگەرانیەکی زۆر کە دەدێنن حکومی داعش حکومەتی دیکتاتۆرانەیە بە عەقڵیەتێکی زۆر دواکەوتوو حکومڕانی دەکەن بەو شێوەنیە. سەرۆکی عێراقی لە وتارەکەی هەفتەی ڕابردووی بۆ ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان گوتی دەبێت دەوڵەتی ئیسلامی ڕیشە چێش بکرێت ئەرجی ناجارێکی دیکە سەر هەڵدەداتەوە. ویلایەتە یەکگرتووەکان هەوپەیمانێکی پێکەناوە لە وڵاتانی ڕۆژئاوایی و هەروەش وڵاتانی عەرەب بۆ یارمەتیدان بۆ لەناوبردنی بنکە سەختەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و سووریادا. بەڵام ویلایەتە یەکگرتووەکان بانگهێشتی ئێرانی نەکرد بۆ بەشداریکردن لەو هاوبەندیەی دژی تەروریستان سەرڕای هێوەربوونەوەی پەیوەندیەکان لەگەڵ تاران. ئەوە بەنی خۆیانە هاوکاری دەکرێت ناکرێت چۆنە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین ئێران یەکەم دەوڵەت بوو کە هات یارمەتی ئینسانی داهێنا و هەروەها زۆر هاوکاری کرد و تەنیا چەکیشیدا ئەوانەی کە مقاومە دەکەن. سەرۆک فواد معسووم دەڵێت عێراق هەروەش پشتیوانی عەرەبستانی سعودی و تورکیای هەیە. تورکیا کە هاوسنووری هەردوو عێراق و سووریایە کەوتۆتە ژێر فشارەوە بۆ نواندنی ڕۆڵێکی مەزنتر لە بربەرەکانیکردنی توندڕەوان. ئێمە بۆ هەر جۆرە هاوکاریەک ئامادەین لە شەڕکردنی دژی تەروریستاندا. بەهەرحاڵ تورکیا وڵاتێک نییە کە بە دوای چارەسەریەکی کاتی بگەڕێت. هەروەها ڕێگا نادات لایەنەکانی دیکە سوود لەوە وەربگرن. کوردەکانی عێراق لە بەرەی پێشەوەی بەرگریکردن دژی توندڕەوان بوونە و پشتیوانی نێونەتەوەیان پێگەیشتووە. مەترسی ئەوە هەیە ئەو پشتیوانیە ببتە مایەی بتەوکردنی خواستەکانیان بۆ وڵاتێکی سربەخۆ. سەبارەت بە سازدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستانی عێراق سەرۆکۆماری عێراق پرسیاری ئەوەی لێکرا و لە وەڵامدا گوتی دیارە داعش ڕۆڵی سەرەکی هەبوو بۆ ئەوەی هەموو لایەک یەکتر بگرن و چونکە هەمویان هەز دەکەن کە چ مەترسیێکی گەورەیانەسن. سەرۆکی عێراق زووترەی ئەم ساڵ حەیدر عیبادی وەک سەرک وەزیرێکی نوێ دەستنیشان کرد کەوا هەوڵ بۆ نێهێشتنی گرژیە ئاینی و نەژادیەکان دەدات. و هەروەها ئەمساڵ لە واشنگتن کۆنگرەی نیشتیمانی کوردستان KNC لە باکووری ئەمریکا کۆنفرانسی ساڵانەی بەڕێوەبرد. سیروان قسۆی دەنجی ئەمریکا لەوێ ئامادە بوو ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین.
کنفرانسا 26مین یا کنگریا نیشتیمانیا کرد لی امریکا باکور د دمکه ده هاته لی دارخستن کو روشا سیاسی و اولکاری لی گلک دورین کردستانی ده کریزان را درباز دبن به تایبت روشا کردین ایزیدیل شنگاله و کردین سوریه لی باجار کوبانی. کنفرانسا کو سالانه لی باجارکی امریکا باکور تکرن بالک شانت سر گلک مجاران کو نها لی روژاوا کردستانی تین گوتو بیش کرن وکی سرخوبونا کردستان عراقی دامزراندنا آبودیک کردی بهز و هر وها پاراستنا یکیتیا ناو هزین کرد له هر چار پارچین کردستانی. پارێزگار کرکوکê دکتۆر نەجمدین کریم گۆتارێک تایبەت پێشکەشی بەشداران کرد و تێدا بالک شاند سەر ڕەوشە هەیە باژارê کرکوکê و هەروها ڕەوش بگشتی لە سەرانسەری عێراقê. Ez bawer dikim heta ku Iraq wekû welatekî yekbûyî bimîne, divê sê herêmên federal û xwedîserwerî werin damezrandin. Min ev yek bo Rêveberiya Kurdistanê û bo Serokwezîr bi xwe jî gotiye. Dema ev sê herêm xwedîserwerî bin, hingê ew dikarin carenivîsa xwe destnîşan bikin. Kongreya Niştimaniya Kurd li Amerîka Bakur KNC berî 26 salan hate damezrandin bi mebesta ku Kurdên Amerîka bibin dengek ji Kurdên li Kurdistanê. Di salên pêşî de vê rêxistinê gelek xizmet û alîkarî pêşkêşî Kurdan kir bi taybet di warê lobîkirinê de. Di van salên dawî de rola KNC lawaz bûye û gelek rexne ji revenda Kurd lê tên kirin. Lewra rêveberiya KNC hewl dide xwe bi şêweyekî nû vegerîne nav qada siyasiya Kurd li Amerîka û roleke bihêztir ji bo xizmeta Kurdên welêt bilîze. Li aliyekî din partiyên siyasiyên Kurdan jî xwedî nûnertîne li Washington. Gelo pêwendiya wan li gel KNC çi ye? Em konferansa li du rwangewe cihêgirîngî yekek ew yeke لە ئەمریکایەوە دەستڕەسی بە ئەو ناوەندانی کە بڕیاری کاریگەریان هەیە لەسەر بڕیاری جیهانی باشترە بۆ یاوانی کە لێرە کۆ دەبنەوە و دەتوانن بیرڕا بگۆڕنەوە لێرە توان کاریگەریان زۆرتر بێت لەسەر گۆڕانکاریە جیهانیەکان. لە لایەکی تریشەوە گرینگە لەبەر ئەوەی ئێستا زۆرتر لە هەر کاتێک لە ناو لایەنە سیاسیە کوردیەکان دووشت گرنگی خۆی زۆرتر نیشان دەدات. یەکێک هاوکاریکردن پێکەوەیە و یەکێکیش تێگەیشتن لە یەکە. بەشێک ji konferansê hate terxankirin ji bo gotûbêjkirina jînosaydên ku bi serê Kurdan hatine. Ji nav wan jî ya herî dawî konkujiya li şingalê ku li ser destê rêxistina dewleta Islamî Daeş pêk hat. Ji bo ku Kurdên Êzîdî bibin xwedî deng di KNC de, xanima genç Lucy Usayan ku bi xwe Kurdeke Êzîdî ji Ermînyayê niha li Amerîka dijî û bi hemû karîna xwe hewl de bibe dengê gelê xwe li Amerîka. Ez bawer dikim derfetekê gelekî baş e ji bo min ku êzîdiyên Ermeniya, Georgia û Rusya bi êzîdiyên Amerîka û Kanada û welatên din vegirê dim. Ez dibînim ku ez ê gelek xizmet û projeyan bi Kongreya Niştimaniya Kurd KNC ra bikim, pitir ji wê dema ku min bi tena xwe kar dikir. Her kes li vir gelekî piştgiriya doza êzidiyan dike. KNC biryardere ku doza Kurd li Washington û Amerîka bigiştî hîn bi pêş de bixîne û aliyêkariyê bike ku welatên Rojava bêtir gîringiyê bidin pirsa Kurd. Sîrwan Qurço, dengê Amerîka. بەپێی دەستگای جیهانی بۆ توێژینەوە لەسەر شێرپەنجە و هەروەها ئینستیتوتی ئەمریکایی بۆ توێژینەوە لەسەر شێرپەنجە شێرپەنجەی کۆم یان شێرپەنجەی قۆڵۆن یەکێک لە باوترین شێرپەنجەکانە لە سەرانسەری جیهان و هەروەها چوارەم هۆکاری کوشندەیە لە ناو پیاوان و ژناندا. بەڵام خەبەرێکی خۆشیش هەیە ئێستا دکتۆران بۆیان دەرکەوتووە کە بە ڕێگایشی تر بێجگەر لە کۆلۆناسکۆپی دەکرێت ئەم شێرپەنجەیە لە لەشی مرۆڤدا بدۆزرێتەوە. پزیشکەکان دەڵێن باشترین تاقیکردنەوەی جێی متمانە بۆ شێرپەنجەی قۆڵۆن لە ڕێی کۆلۆنسکۆپیەوەیە بۆ تەماشاکردنی ناو ڕێخۆڵەی نەخۆشەکە لە ڕێی ئامێرێکی تایبەتەوە کە دەتوانرێت لوەکان بدۆزرێتەوە و هەروەها دەست بەجێ لابردنی ئەوانەی ڕەنگە مەترسی داربن. ئایکی ئەکوەنیڵی شارەزا لە لوەکانی شێرپەنجە لە زانکۆی مەیانی دەڵێت هەرچەندێکە خەڵقی ئەو جۆرە پرۆسەیان پێ ناخۆشە.
تۆ دەبێت شتێک بکەیت لە کۆم و یاخود دوای کەسێکەوە کە کەسانێکی زۆر پیان ناخۆشە. بەگشتی خەڵقی پیان خۆشترێکە تاقیکردنەوەی تر بکەن کە لە ماڵەکانیان دەکرێت کۆی بکەنەوە بۆ دوایی دابینێرن بۆ تاقیگا بۆ دۆزینەوەی خوێن لەنەو پیسایەکانیاندا. بەڵام ئەمەیان ئەوەندە جێی متمانە نییە چونکە ناتوانرێت بەو شێوەیە دەرک بەبوونی لوو بکرێت و نە هەموو جۆرەکانی لووەکانی شێربەنجە دەدۆزرێتەوە. بەڵام ڕێگەیەکی نوێ هەیە بۆ تاقیکردنەوە لەسەر پیسایی پێی دەگوترێت کۆلۆگارد دەرکەوتووە لە سەدانەوە و چواری دروستە بۆ دۆزینەوەی شێرپەنجەی قۆڵۆن. ئەکوێنلی دەڵێت ئەمە هەواڵێکی ئێجگار دڵخۆشکەرەیە بۆ ئەو نەخۆشانەی کە نەیانەوێت کۆلۆنسکۆپی بکەن. ئەوە لەوانەیە سەرنجێکی زۆرتر ڕابکێشێت و کەسانێکی زۆرتر دوودڵ نەبن سەبارەت بە ئازمایشکردنیان. دەکرێت نەخۆشەکان نمونەی پیساییان لە ماڵەکانی خۆیان کۆبکەنەوە و ڕەوانەی تاقیگەی بکەن کە لەوێ تاقیکردنەوەی لەسەر دەکرێت بۆ دۆزینەوەی سێ نیشانەی پەیوەندی بە جینەکانیانەوە هەیە کە دەکرێت لووی ئاسایی پێ بدۆزرێتەوە و هەروەها لووەکانی شێرپەنجەش دیاری بکات. دەیڤد ئەلکوس پزیشکی کۆئەندامی هەرسکردن دەڵێت ئەو تاقیکردنەوە نیە دەبێت تەمایی کەمکردنەوەی توشبوون بە شێرپەنجەی قۆڵۆن هەروەکو تاقیکردنەوەی پاپسمیر ژمارەی توشبۆکانی بە شێرپەنجەی ڕەحەم کەم کردوتەوە. هیچ هۆیەک نییە بۆ پیادەکردنی کۆلۆگارد و لە ڕێگای دانیشتوانەوە هەماشت بەدەست نهێنی کە بۆ شێرپەنجەی کۆڵۆن. ئامانجی ئێمە نەهێشتن و لە ناوبردننی شێرپەنجەی کۆمە و یاخۆ شێرپەنجەی کۆڵۆن. لەم دەمەی تاقیکردنەوەکان بۆ دۆزینەوەی نیشانەکانی کە پەیوەندی بە جینەکانەوە هەیە تا دێت پێشکەوتوتر دەبێت پزیشکەکان دەڵێن ڕەنگە ئەم تاقیکردنەوانش بەم زوانە بتوانێت شێرپەنجەی ئەندامی تری هەرسکردن دیاری بکات. ئەم راپۆرتتان لەلایەن شایان پاشاوە پێشکەشکرا لە بەشی کوردی رادیۆی دانی ئەمریکاوە. نگارکێشێکی کوبایی ئەمریکایی تابلۆیەکی یەکجار زۆر گەورەی نمایش کردووە لە دەوروبەری واشنگتن ماڵ لێرە لە واشنگتن کە بەنێوبانگە. ئەم نگارکێشە دەڵێت ئەمە سەرچاوی پیاوێکە کە نیشاندەری ئەوەیە کە ئەمریکا چەند هەمەڕەنگە و لە کەلتوری جیاوازەوە پێکاتوە. هونەرمەندی شێوەکار هۆرهێ رادریگۆز گێرادا 2500 تۆن لمی بەکارهێنا بۆ ئەوەی دیمەنێکی هێندە گەورە بخۆڵقێنێت کە بکرێت لە مەودایەکی دوورەوە ببینرێت. لە دەمێکدا چوارشەمە بۆ پەیامنێران دەدوا رادریگەز کوتی ئەو بەرهەمە لە دەستەواژەیەکی لاتینەوە ناوەکەی وەرگیراوەتەوە کە پێی دەگوترێ لە گەلێکان یەک. ئەمە پارچەیەکی جوانی هوەریە نە هەر بەهۆی ئەوەی لە چی دەچێت بەڵکو لەبەر بابەتەکە شتێکی پڕبەهایە کە دەتوانین دیالۆگ لەسەر فرەیی فەرهەنگی و بیرۆکەی فرەیی بکەین و ئەو جۆرا و جۆریەش چۆن ئەم وڵاتەی مەزن کردووە. تابلۆکە لە خۆرهەڵاتی شوێنی بیرەوەری لینکۆڵن دانراوە. رادریگۆز تەکنۆلۆژی GPS بەکارهێنا بۆ ئەوەی 10,000 جیرەی باریک لەسەر زەوی نیشانە بکات پاشان ئەوان لێک پەیوەند بدات بۆ ئەوەی هێڵەکانی دیاریکرا و لەسەر تابلۆیەکەی بخڵقێنێت. ئەو کتی دوای ئەوەی ئەو تابلۆی خوڵقاند کە 30 پیا و وێنەیان ئەم ساڵ لە نەشناڵ ماڵ دەگرت. ئەو کتی زۆر وشیار بوو کەوان نەکات تابلۆکە ڕەگەزێکی تایبەتی نیشان بدات بەڵکو کۆکراوەیەکی دیمەنەکان لە ڕەگەزات زۆر بە جۆرەکان بێت. رادریگەز کوتی دیمەنەکە مەبەستی نییە کە ئەوە دیمەنێکی ئەمریکا بێت بەڵکو یەکێک لە 100 میلیۆن دیمەن بێت کە ئەمریکا خاوەنێتی. ئەو هونەری شێوەکارە لە سێشەمەڕا هەتا کۆتایی مانگ بۆ کەسانی ئۆگەر ئاوەڵا دەبێت سەیری بکەن. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. قەت درەنگ نییە شتێکی نوێ تاقی بکەیەوە ئەوەش لەوانەیە ببێتە دروشمی خانمێکی 91 ساڵان کە بەم دوایانە ئاواتی هاتەدی ئاواتەکەشی لێخوڕینی فڕۆکە بوو. مێری ماو دیارە هەر وەک هەمیدا پیرانە لێوەسانینە مێری تازە خو فێرە فڕۆکەها ژشتن کریە و ئەvە هێژ دەمێ زۆرکاتیە خەونەک بوێ بووە. هین زۆرکاتیا خۆدا مێری چارلز لیندبرگ کو di sala 1927 لە سەرانسەرێ ئۆکیانوسە ئەتلانتیک فریا بوو و هەروەها ئەمێلیا ئیهارت کو ژنایەکەیە فڕۆکەوان بوو کو هەمان تشت کردبوو بخواکردبوونە نمونە. 91 ساڵە ئەز لە بەندا هەندێ بووم. دەمگەلێک زوو دچە و ئەو لە تەمەنێ 34 ساڵیە تووشی نەخۆشیە شێرپەنجێ ببوو. هەر لەوی دەمی وێ کار دکرد لە کۆمپانیەکە ڕێکلاما و مالباتەخوا خوددان دکرد کو دە هەمان دەمدا ئەو لە دیف خەونە خواچوویە کو بکە ڕاستی. هەرجارێ تشتێک دەهاتە پێش.
خاونەوە هاتە جەه بە هەفکاریە ڕێخستنا wish of a lifetime کو بزاوێ دکە ئالیکاریە کاڵ و پیرا بکە و تاد relocation کو ئەو ژی ڕێخستنەکە بە هەمان ئارمانجێ. ئەم $5,000 وەکو بارەبیە دەینە ڕێخستیا wish of lifetime هەر بۆ هەندێک و خەوناوێ تەڕاستی کو ئەوە گەلک ساڵە ئەو خەون هەیە تو نەشەی هەستاوی بە درستی دیار بکەی. مێری سێ دەرسن فڕۆکەفرینێ وەرگرتن ئەوە دووەمین دەرسەوەیە دگەل دەیڤید واکسبرگ وەک مامۆستایەوێ. ئەو گەلێکی ئارام کێش بوو ئەف ژی زۆر گرینگە دەما تو دفری دێ کەشەکە وەها پەسداردە دەوێت و گەلک تشتان دە هەمان دەمێدا بکی. گەلک خۆشە کو مرۆڤ لە عسمانە بێ من ژۆردا بەرە خۆدا خارێت تا خانیە نەڤە خۆ ببینم لێ من نەدید ji ber ku gelek tişt li xarê bûn. Ca anîna vê xewnê gelek dost û hevalên Mary dilxweş û serbilind kirin. Xewna wê bojiye me tiştekê seyr bû. Lê Mary bixwe tiştekî seyr û hecîb nebû çunkî ew bixwe kesekî jî hatiye. Mary dibêje qet direng nîne bû mirovî ku tiştekî nû fêr bibe. هیوادارم هەموو خەون و ئاواتەکانی ئێوەش بێنەدی و بەم ئومێدە من محتەبە شێروانی بەرنامەی ئەمڕۆ بە کۆتایی دێنم. لەبیر مەکەن سەردانی ماڵپەڕەکانی دەنگی ئەمریکا بکەن دەنگی ئەمریکا.com دەنگی ئەمریکا.com.